بینەرانی بەڕێز لە هەرجێکن سڵایەمەتان لەبێت ئەم کات و هەموو کاتێکتان باش بێت خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی چاوی گەلی کوردستانە بەیەوەی ئازیز شادبوونەوە بۆ هیوای کە تا کۆتایی بەرنامە لەگەڵماندا بمێنەوە هیوای ڕۆژێکی خۆش و لەش ساغی و تەندروستێکی باش بۆ گشتلایەکتان دەخوازین. خۆشویستان لە بەرنامەی ئەمڕۆماندا لەسەر دوو بابەت گفتوگۆ دەکەین لە بابەتی دووەمەوە دەست پێ دەکەم کە لەسەر ڕووداوەکەی چەند ڕۆژی ڕابردووی شاری هەولێرە کە بەداخەوە کچێکی تەمەن 15 ساڵ لە لایەن باوکیەوە بە دڕندانەترین شێوە کوژرا کە جەستەی هەموو شێوەندرا بۆ پزیشکی دادی هەولێر ئاماژەی بەوە دابوو کە ئەمە یەکەمین حاڵەتی لەو شێوەیە کە بچێتە لایەن کە کچێکی لەو شێوەیە خود منداڵێک لەلایەن کەسێکی نزیکیەوە کە باوکێتی یان بڵێن بکوژەکە باوکێتی کە کوژراوە. جا ئێمە ئەمڕۆ لەسەر ئەو بابەتە لەخۆ لەسەر ئەو کەیسا گفتوگۆ دەکەین کە پارێزەرەکەیان بۆ خۆی ئاماژەی بەوە داوە کە بکوژەکە ماوەی چەند مانگێک بووە ئاگاداری لایەنی پەیوەندیداری کردوێتەوە پارێزەرەکەی کە گوایە ئەم باوکە یاخود ئەم کەسە بەم شێوەیە مامەڵەت دەکات لەگەڵ دەوروبەرەکەیدا بەتایبەت لەگەڵ منداڵەکانیدا. لە حاڵەتێکدا کە چەندین جاریتر یاخود چەندین فەرمانی دەستگیرکردنی هەیە چەندین کەیسی تری هەیە بەڵام ئەوەی جێگەی سەرنجە ئەوەی جێگەی تەڕامانی هاوڵاتیانە بە شێوەیەکی گشتی ئەوەیە کە بۆچی هەتا ئێستا لەسەر ئەو کەیسانەی ڕابردوو ئەم بکوژە دەستگیر نەکراوە هەتا لە کۆتاییدا و لە دوای کوشتنی کچەکەی بۆ خۆی ڕادستی پۆلیس کردووەکەەوە جێگەی گومانە لە لای هاوڵاتیان کە بۆچی لە ڕابردوودا لەسەر ئەو کەیسانە دەستگیر نەکراوە. ئەگەر لەسەر ئەو کەیسانە لە ڕابردوودا دەستگیر بکرایە ئایا بارودۆخەکە دەگەیشتە ئێستا دەگەیشتە ئەوەی کە کچەکەی خۆی لەناو ببات و بیکوژێ. ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت تەوەری دووەمە دواتر لەگەڵ میوانەکەماندا گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمی پرۆگرامەکەدا لەسەر بەرزبوونەوەی بەهای دۆلاری ئەمریکی قسە دەکەین و کاریگەریەکانی لەسەر بازار لە دوای ئەوەی کە لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا بانکی ناوەندی عێراقی خستنەڕووی دۆلاری لە نێو بازارەکاندا کەم کردەوە و لەگەڵیشیدا فرۆشتنی بە حەواڵە کەم کردوێتەوە لە بەرامبەردا فرۆشتنی بەنەقدی زیاد کردووە خود ئاڵوگۆڕی بەنەقدی زیاد کردووە کە ئەمەش وای کردووە کاریگەری لەسەرەوە دروست کردووە کە بازرگانەکان ناچار بن بڕۆنە نێو بازاری دراوەکانەوە لەوێ دۆلار بکڕن کەمەش بۆ خۆی کاریگەریەکی گەورەی دروست کردو بەهای دۆلاری بەرامبەر بادراوی عێراقی زۆر بەرز کردوێتەوە کە شڵەژاوی و ناجێگیریەکی زۆری لە نێو بازاردا دروست کردو. بەڵام ئایا ئەم شڵەژاوی و ناجێگیریە تا چەند کاریگەری هەبووە لەسەر بەرزبوونەوەی نرخ لە نێو بازارەکاندا؟ ئەگەر ئەم بەهای دۆلارە هەر بە ناجێگیری بمێنێتەوانێت کە ڕۆژانە بەرزنزمێکی زۆری پێوە دیارە کاریگەریەکانی چی دەبێت؟ ئەگەر لە ئاستێکی بەرزتر لەمەی ئێستا جێگیر بکرێت کاریگەریەکانی چی دەبێت؟ لانی پەیوەندیدار چاودێری بازرگانی تا چەند دەتوانن تا ئێستا تا چەند توانیویانە چاودێری بازارکەن ئەگەر نرخ لەمە بەرزتر بێتەوە یاخود بەهای دۆلار لەمە زیاتر بەرز بێتەوە لانی پەیوەندیدار و چاودێری بازرگانی تا چەند دەتوانن تا چەند پلانیان هەیە بۆی کە بتوانن نرخ لە نێو بازارەکاندا جێگیر بکەن یاخود نەهێڵن لەوە زیاتر بەرز بێتەوە. لەسەر بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ سۆران عەبدولغەفور کە بەڕێزیان بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی. کاک سۆران بانیت باش و بەخێراتی. بانیتان باش، زۆر سپاس. زۆر سپاس. کاک سۆران هەر ڕاستەوخۆ لە پرسیارەوە دەست پێ بکەم لە دوای ئەوەی کە بەهای دۆلار بەرز بۆتەوە بەرامبەر بە دراوی عێراقیە بەرامبەر بە دیناری عێراقی بە شێوەیەکی گشتی هەتا ئێستا هیچ کاریگەریەکی لەسەر بەرزبوونی نرخ لە بازاردا دروست کردووە؟ دووبارە سڵاوتان لەبێ بانیتان باش. زۆر سپاس. خۆتان نەزانن هەموو پشێوێک لە نرخی دۆلارە و بەرزبوونەوەی و یان نزمبوونەوەی دۆخێکی ناسەقامجی لە بازارەکانە دروستەکە. بەس ئەوەی کەمای دڵخۆشیە ئەمەی ئەم کجارە یعنی تا ئێستا بانقی مرکزی دۆلار بە 146,000 دینارشکێنێتەوە بۆ هاوڵاتی و بۆ بازرگانان. ئەمە وای کردووە کە ئەو دۆخی لە بازارە هەیە بمێنێتەوە جارێ لەبەرەوەی بازرگانەکان چاوەڕێی ئەوەکەن نرخی دۆلار وەکو چۆن ئاماژی بێدراوە لە بانقی مرکزیەوە کە بێتەوە خوارەوە و دوای ئەوە هەم هەتا دوێنێش نرخی با دۆلار بەجێگیری نەماوەتە بۆ نمونە ڕۆژە گەشتە 160,000 ڕۆژی هاتۆ 152 ئەمە وای کردووە یعنی وەکو جارەکەی تر نییە بۆ نمونە ساڵی پار کە نرخ بەرزبووی دۆلار یەکسەر لە سا 18 لە سا 20 نرخی خواردنەکان بەرز بووە. بۆچی؟ لەبەرەوەی لە 123,000 یەکسەر بوو بە 140,000 لە ماوەیەکی یەک ڕۆژە. یعنی ئەمەوە نەبوو بڵێ وەکو ێستا بۆ نمونە ئێستا ئێمە مانگێکە بۆ مانگ و نیوەکە
بەم دۆخی بە دۆلارەوە سیرەکەی بازار لە 48 بوو بۆ بە 40 بۆ 50 بوو بە 60 هاتەوە 52 یعنی ئەمە وای لێ کردووە دۆخێکی ناجێژی لە بازارە دروست بووە و بەدەل لەوەش ئێمە وەکو خۆمەوەکو چاودێری بازرگانی ڕۆژانە لیژنەمانێ لیژنێکی نرخمانەیە ڕۆژانە نرخی سەرجەم شمە و کاڵا و پێداویستەکانی ڕۆژانی هاوڵاتیان وەرەگرێ ئەمە ئەوەی کە تێبینیمان کرد تا ئێستا نرخەکان جێگیرە وەکو خۆی ماوەتە بۆ لەبەر ئەوەی ئەو مامەڵە بازرگانەی کە هەبووە بۆ من ئەو موادانی کە هەیە هەمووی هی مامەڵە کۆنەکەی دۆلارە ینی بە 148 و 146 و 147 کراوە تا ئێستا بۆی پشوەکانی سەری ساڵی شەو بازرگانەکان وەکو کۆنتاکی ڕاستەخۆیان لەگەڵ کۆمپانیەکانی خۆیان و شتەکان کە هێناوێنە تا ئێستا ماوەتەوە کەواتە بەشێکی ئەوەی کە نرخە تا ئێستا بەرز نەبووەوە ناجێگیری و بەرزبوون و نزمبوونەوەی دۆلارە ئەگەر جێگیر بکرێت لە بڕێکی دیاری کراوە ئەو کاتە کاریگەریەکەی زیاتر دەرەکەوێت بە دڵنیاییەوە ئێمە ئێستا تا ئێستا کواماژەم پێیا تا ئێستا بانقی مرکزی عێراقی کە ئەو سەرچاوی هەموو پارەکانی عێراقا تا ئێساڵێ بە 146 زاریشکین و بە بازرگانان و بە هاوڵاتیش و چەندەها بانقیش هەیە کە ئێستا مامەڵی ڕاستەخۆ لەگەڵ بانقی مرکزیاکەن بەدەل لەوانەی کە بلالیستەکانن لەبەرەوەی سپیکەرەوەی پارەیان هەبوو شتیان کردەوە پارە بەرناشر ئیشتەکانیان بدۆ دەرەوەی وڵات ئەمانە هەندێک باقی ئێستا کە بانقی مرکزی تاملی لەگەڵانەکە بەس ئەوانی تر بە هەمان شێوە بۆ نمونەگەر بازرگانێ بچێت لەوێ مامەڵی لەگەڵ هەتا دوێنێ بانقی مرکزی بەرارەتی دەرکرد لەگەڵ وەزارەتەکانە ئەو وەزارەتانەی کە مامەڵە بە دۆلار و بۆ نمونە حەواڵ و شتیان هەبێ دۆلاریان نایەتێ بۆ ئەوەی لە بازاڕە نەیکردنەوە ئەگەر نرخ لەمە زیاتر دابەزێتەوە یا بڵێ بەهای دۆلار دابەزێتەوە کاریگەریەکەی هەروەکو خۆی بێ یاخود کاریگەریەکەی دەرەکەوێت و نرخ دابەزێ خۆی ئێستا ئەو بازرگانی کە مامەڵیان کردووە بەگەڵا و بە دۆلار و بەیانانیشتەکان تا ئێستا کواماژەم پێیان نرخەکان جێگیرە ئەگەر خوا بوونەکە بەرزبوونەوە بە ڕووبادوک و ساڵی پار یعنی ئەگەر نرخ بەرز بێتەوە کاریگەرێکی دەرە نرخ نزم بێتەوە وەکو خۆیەتی لەبەری بازار بیرمان نەچێت بازار ئێستا جێگیرە لەبەر ئەوەی ئەو نرخانە کە هەیە ئێمە و کواماژەم پێیا بۆ نمونەگەر کۆمپانیایەک هەر لە خۆی سەبەرزکردن نرخەکان ئێمە بە دوچوونی وردی بۆکەین بۆی بزانین ئایا لە مەزارەکە بەرزی بەرز بۆ تۆ شتەکە یا هەر خۆی بەرزیەکاتەوە لەبەرەوە دۆخی بازاریش تا ئێستا جێگیر نییە یعنی ئەو هەموو شمەگە لە بازارە هەیە بەڕاستی ینی بێ بازارێکی زۆر لە ناو شاری سلێمانی لە هەموو حاڵەتەکانە کاک سۆران زۆر جار گوێبیستیەوە دەبین یا ڕوبڕیۆ بینەوانێکە بازرگانەکان قۆرەخکاریەکەن بە نرخێکی کەم لە ماوەی ڕابردووە گەشتێکیان هێنابێت لە حاڵەتێکی لەم کاتەیە کە دەزانن بەهای دۆلار بەرز بۆتەوە یاخود وا هەستەکەن کە نرخی شمەک بەرزە بێتەوە ئەمانیش ڕاستەوخۆ نرخەکانیانەکەن بە دووهێندا لەو کاتە ئێوە چۆن پێی ئەزانە چۆن ئاگادارەکرێنەوە هەر تەنها لە ڕێگەی لیژنەکانەوەیە یان بە شێوەیەک لە شێوەکان ئێوە ئاگادارەکرێنەوە بەڵێ ئێمە وەکو ئاماژەم پێیان نرخ وەرەگرین ڕۆژانە و 15 مانگ و سەری مانگیش سەرجەم کاڵەکان وەرەگیرێتەوە ئەو نرخە ئێمە لامانە بۆ نمونە بەراوردی نرخەکانەگەین ئەم مانگە بۆ نمونە برنجێک بە 10,000 دینار بووە ئەم مانگی بێتەوە بۆ بە 11,000 دینار بۆ نمونە بۆچی بۆ بە 11,000 دینار بۆ نمونە ئێستا لە هیندەوە هەموو تەنێ برنج 100 دلار بە 150 دلار چۆتە سەر ئەمە بەدەل لە گواستنەوە شتەکەشی ئەمە واکە نرخەکە لە بۆ نمونە ئەگەر فەردێ بە 5,000 بوو بە 5,500 ئەگەر بە دەونی بێ بۆ 11 ئەمە دەسەڵاتی بازرگانی تیانە بەس ئێم بڕیارمانەیە لە هەموو کاتەکانە هەچ کەسێک نرخ بەرز کاتەوە دوکان نابێ بازرگانی گەورەکان بێ ئەوانی کە مشمەگەێنین یەکسەر هەڵەسین بەداخستنی شوێنەکە و وەین بەدادکە مەبەستم ئاگاداربوونتانە لە بەرزبوونەوەی نرخەکان تەنها لە ڕێگەی لیژنەکان و یا هاوڵاتیانیش ئاگادارتانەکەنەوە هاوکارێکی باشی ئێوە زۆر ئێمە لێرەوە دەستخۆشی لە وڵاتانی شاری سلێمانیەکەین لەبەر ئەوەی چەند جارێکی شتمە بوونەتە چاوی دووەمی ئێمە یعنی بڕوا بکە ڕۆژی وا هەیە شتێک 250 بەرز بێت تەلەفۆنمان بۆک ئەمە جێی دەستخۆشیە و شیاری هاوڵاتیانە کە ئێستا هاوکارێکی باشی لیژنەکان ڕۆژانە ئێمە چەنەها تەلەفۆن و پەیوەندیمان بۆ یەنە بۆ یان بۆ دایرە بەنووسرا و پێمانڵێن ئەم شتە بۆ شێوە بووە هێڵی گرمتان هەیە ئێمە چوار تەلەفۆنمان هەیە هەموو جارێکیش بڵاومان کرد ئێساش بڵاویەکەینەوە ژمارە سەڵمان هەیە ئەمە ڕۆژانە کۆنتاکی ڕاستەخۆی لەگەڵمانای GCC ژمارە 1970 145 1955 ژمارە 1970 143 22 24 ژمارە 1970 144 56 42 ئەم چوار ژمارەیە لە خزمەتی هاوڵاتیان هەیە
هەچ کاتێ ئەمە ڕاستە خۆ بۆ خۆتانە پێما بەلیژنەوە بەشەکانی هاوبەشەکانیشمانەیە بەڵێ تێگەشتی بەڵێ 1970 کێمە کۆنتاگی ڕاستە خۆشمان لەگەڵ ئەوانە هەیە لەبەرەوەی هەم ئەچینە لایەن و هەم ئەوان نوێنەریشمان لەگەڵیان هەیە و ڕژانش هەر شتێکە بێ لای ئەوانەوە یا لە ئێمەوە بێ پەیوەندیمان هەیە بۆ ئەوەی ئەو خەمەی کە هاوڵاتی هەیەی لە بەرزبەی نرخیان شتێک بینێ سیرەکە ئەکسپایرە یان موادێکی نامەوە بینێ قسەکە پەیوەندیمان پێکە لەبەرەوە ئێمە ئەگاداری هاوڵاتیانمان کردو لە بەیانیا بوو لە شەوا بوو لە ئەسرا بوو لە هەچ کاتێکا بوو هەشتێکیان بینی پەیوەندیمان پێوەکەن ئێمە دەست بەجێ لیژنانین بۆ زۆر جار کاکسۆران هاوڵاتیان قسەیەک لەسەرەوەکەن ئەڵێن لە کاتی بەرزبوونەوەی نرخەکاندا لە کاتی بەرزبوونەوەی بەهای دۆلارە تەنانەت ئەو خواردنانە یاخود ئەو سۆز و میوەهاتانی کە کوردیەی خۆمانە ئەویش نرخەکەی گرانە بێت ئەنجا ئەڵێن ئەمە چ پەیوەندێکی بە دۆلارەوە هەیەی بەڵام بەنا ڕاستەوخۆ هەیەتی بۆ نمونە ئێستا ئێمە هێلکەمانەیە باش ئێستا ئەم هەموو چەڵگەیەمان هەیە کە هێلکە بەرهەمەیەنێ ئێستا دوێنێ من هەر دوێنێ لەگەڵمانە دانیشت بوون ئەوان سۆیا هەموو تەنێکیش $100 بەرز بێتەوە ئەمەی خۆماڵیە بۆ نمونە ئەم چێلگە پەروەکانی خۆمان مریشی کە ئێستا ینی بەڕاستی نەهامەتێکی زۆر بەسەر جێلگە پەروەکانە هاتووە لەبەرەوەی تێچووی خۆی ناگرێتەوە بۆ نمونە کیلۆیەک مریشک لێ خوا لەسەر خۆیان 2850 بۆ 3000 دینارەکەی سێرەکەی بە 2400 ینی ئەمە زەرێکی زۆری لەوان ناوە لەبەرەوە بەهای ئەو شتانی کە هەیە کە لە مەزدەڕ و بەرز بێتەوە دەسەڵاتی ئەمەتیانی کەواتە ئەمەش بۆ خۆی هۆکارێکەوەی کە نرخی مریشک و هێلکە بەردەوام بەرز و نزمێک بەخۆ بینە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا نرخەکان زۆر بەرزبوانی ئێستا تا ڕادێک ئێستا دابەزیێتەوە ئەمە بۆ نمونە ئەوە هۆکارەکەیت یا هۆکارەکەیەکی ئەیشێکە لە ئەمانی چێلگە پەلەوەریەکان یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە ناڕێکی لە تێکردنی جوچکەیە بۆ چێلگەکان بۆ نمونە بەجارێ هەر سەقاعەتەکەات سیرەکەی مانگی پێشوو بە 4250 کیلۆ مریش زۆربەی قاعەکان لە بۆی زەرمەند بوون دایان خستو وەجبیان تێنەکرد ئێستا حاليا ئیمڕۆ بە 400 بە 300 مریشکێکی زۆر لە بازارە هەیە تەڵەب کەمە سیرەکە یەکسەر نرخەکە داوەسی بخۆ بینی کەواتە خواستیش کاریگەری ڕاستەوخۆ لەسەر بابەتەکە هەیە بەرهەمی زیاش خواست و خستنە ڕوو بەڵێ لەسەر گۆشتیش هەر بە هەمان شێوەیە ئێستا نرخ بەرز بۆتەوە گۆشت ئەگە بەرز بۆتەوە ئێمە بڵێ دوێنێ نزیینە قەپانمان وەرگرتووە هەموو کیلۆیەک 1000 دیناری چۆتە سەر مانگی پێشوو کیلۆیەک زیینە قەپان بەڵێ بە 600 بوو ئێمە زیینە قەپان وەرەگرین خۆ دەزانی کاتێکێکەکیە گۆشتە کڕێن لە بڵین لە ئەو قەسابانە ئەو حیواناکەم بە هەموو شتێکەوەی کڕێ و ئەی کێشێت بەڵونە بە 600 بوو مانگی پێشوو ئێستا بە 1300 یعنی هەموو کیلۆیەک 1000 دیناری چۆتە سەر لای ئەو گۆشتفرۆشان ئەوان لە دوێنێەوە ینی مامەڵی ئەوواکەن کە بێ بە 18000 دینار تا ئێستا ئێمە بڕیارمان لەسەر نێوە ئەمە چ بۆ هێلکە چ بۆ گۆشت چ بۆ مریشک پەیوەندی بە بەهای دۆلارەوە هەیە بەرزبوونەوەی بۆ ئێستا ئێستا بەداخەوە ئەو گومرگی کە هەیە لە سنرێ لە بازگەکانی دەرەوە هەموو سەرێکسی دلار یان 25 دلاری لێسەن لێ وای کردووە کە ئەم ئاژەڵانە بەهاکانیان بەرز بێتەوە بەهاکانیان بەرز بێتەوە باش خاڵێکی تر لە خاڵەکان کاکسۆران هاتنی بەشە خۆراکی هاوڵاتیانە هاتنی بەشە خۆراکی هاوڵاتیان هیچ کاریگەری هەیە لەسەر نرخی خۆراک و دانەوێڵە لەنێو بازارەکاندا ئەگەر بە نزمبوونەوە بێت یاخود بە ڕێگایەکی تر ئەوەی ئێمە تێبینیمان کردووە بەڕاستی ئێستا بۆی بەشە خۆراکی ماگانەوە بازار وەستاوە بەڵێ من دوێنێ و پێرێ بازرگانم لا بووە بە 1500 تەن کتابمان بۆ کردووە کە بیباتە دەرەوەی هەرێم لەبەرەوەی فرۆشی نییە ئەنی ئێمە ئێستا مانگ ساڵی پار هەموو ساڵی پار 4 حەسا بەشە خۆراک دابەشکرا ئیم ساڵ هەر دوانزەکەی دابەشەکرێ یعنی بۆ نمونە ئێستا لە مادەکان زیایشی کردووە لە ساڵی تازەشە ئێستا کە پێمان ناوەتەناو مادەی تریش زیاکات کە حکوومەتی عێراقی بڕیاری لەسەر داوە بەدەل لەوەش بۆ نمونە ئەگەر هاوڵاتی کیلۆ شەکری وەرگرت بێ ئەی بە 2 کیلۆ زەیتێکی وەرگێ بە 2 زەیت ئەمە ئەوەی تر بازار بەرەو سبوونە بعد خاصن لەو مادە خۆراکیانەیە یعنی زەیتێک کە کاتێ شەڕی ئوکرانیا و رووسیا بوو هەموو کارتۆنێک بە 63 دلار بوو ئێستا بە 37 یعنی فەردەیە برنجی بایعی بە 45 ئێستا بە 22,000 اینجا تۆ ئەو مادانەی تیش بۆ نمونە ئەو دۆشاوی تەماتی کە بەدابەشەکرێ هەر ئەو دۆشاوەیە کە لە بازار ئافرۆشتێت ئەماشەوە فاسۆلیا و نسک و شتەکانی تیژ بۆ ئێستا بڕاریژەیە کە چاو
شیریش زیاد بکە بۆ مادە خۆراکی. لە ڕووی کوالیتیەکانەوە کاکسۆران هیچ ئاگادارن کە کوالیتیەکانی چۆنە بێ بۆ ئەم مادانە بەتایبەت کە تازە زیاکات. بەڵێ خۆی دەنگۆیەکەی لای هاوڵاتی کاڵێ ئەم مادانە بەکەڵک نایە و بەڕاستی ئەمە دەنگۆی هەندێک بازرگانەی کات. چکە لەبەر ئەوەی ئەو مادانە کێتە لای حکوومەتی عێراقی پشکنێکی بۆ کرد. بە دوای ئەوە کێتە ناو هەرێمی کوردستانیشەوە دابەش ناکرێت تا لە هەوڵی خۆپارەتی دەدرستی پشکینێکی تری بۆ نەکرێتەوە. دوو جار پشکین بۆ خواردنا ناکرێت. ئێمە چەنەها جار هاوڵاتی هاتووتێتی بۆ نمونە دۆشاوەکەی وایە خراپە ئێمە پشکینەکانمان پێیە پیشانی دوای ئەوەش لە شوێنێکیشا هەچ مادێکی خۆراکی بۆ نمون لەوانێ جاری وایە بۆی تەڕبوونەوە بێ بۆی شتێکەوە بێ ئەو مادە یان بۆی تیشکی خۆرەوە بێ خراپ بوو بێ پێمانوتۆ تابەشی مەکە بۆ دەگۆڕینەوە بە بایعەکە لەبەر ئەوە بە دڵنیاییەوە ئەو مادە خۆراکەنی کە دابەشەکرێ هەمووی کوالیتێکی بەرزە و ئێستا وکو ئاماژەشم پێە بازاری وەستانووە یعنی ئەو مادانەی کە لە بەشە خۆراکەدا بەشەکرێ ئێستا لە بازار هیچی نافرۆشت. هیچ جیاوازیەک هەیە لە نێوان کوالیتی و بەشە خۆراکانی کە دابەشەکرێ لە هەرێم بە بەراورد بە ناوەڕاست و باشووری عێراق یەک عەقدە کە بۆ نمونە برنجێگەیەنن تایلەندیە دۆشایەگەیەنن تورکیە فاسۆلیاگەیەنە ئەرجەنتینیە نیسکێگەیەنن کەنەدیە ئەمە هەمووی عەقدەکەی حکوومەتی عێراقیکە یەک عەقدە جاری وا هەیە لەوانەیە بڕی ئەو مادەیە کەم بێ عەقدێک لە شەریکی تراکەن ئێستا بۆ نمونە ئەو ماوەی پێشوو جۆرە لە زەیتیان وتیان بۆنی ماسیلێ وابوو پشکینی بۆ کرا ئەمە لە بەرەوەی سڵایەکەی زیابوو ئەو زەیتە ئەو بۆنی لێ هات هیچ جۆر کێشەیەکی نەبوو لە بازاڕ کێشەی نەبوو بەڵام گۆڕانکاری بەسەرا هات نە وەکو خۆی مایەوە بەستم جۆرەکەیەتی جۆرەکەی ئێستا بۆتەوە بە هێنیدار بەڵێ باشە عێراق ئاماژت پێدا لە چەند وڵاتێکە بنمونە ناوی تێناکە خۆراکیان لێکردن هەرێمی کوردستان لە چەند شوێنەوەی خۆراک و دانەوەڵا ئەکڕێت ئەوەی کە باشە خۆراکی ماگانەیە هەمووی لە حکوومەتی عێراقیەوەی ئەوە حکوومەتی عێراقیە ئەوەی بازرگانەکان بەڵێ ئێمە وڵاتی هیندمان هەیە ئێرانمان هەیە تورکیامان هەیە سینمان هەیە دۆلی ئەوروپیمان هەیە بەعام میسرمان هەیە ئەمانە هەمووی خۆراک و مادە و ئەم شتانەیە هەرێمی کوردستانەوە ئەو خۆراکانی کە لە وڵاتی ئێران بنمونە ئەکردرێ ئەمە هیچ کاریگەریکی بە بەهای دۆلارەوە بێت یاخود ئەویان شتێکی ترە و جیاواز ئەوەی مای دڵخۆشیە ئێستا بۆ نمونە ئەگەر بازرگانێک مامەڵی کردبێ بەتمەنی ئێرانی بەتمەنی ئێرانی بۆ نمونە ئەگەر دۆلار بە 3800 بوو ئێستا بە 4.2 یعنی بەهای دینارەکەی خۆمان بەرز بۆتە بەرامبەر تمەن وای کردووە کە نرخەکان ئێستا ئێمە هەموو سەوز و میوەی کە لە ئێرانەوەیە سەیریەکەی کیلۆ تەمادە بە 500 دینارە بە 750 بە هەمان شێوە شتەکانی تر هەمووی وڵاتی ئێرانە یعنی بەو نرخ نزمێکێتە ئێرەوە لەبەرەوەی لێوەکو ئاماژەمان بێت تمەن بەرامبەر دینار داڕماوە بەرامبەر دەرەج داڕماوە وای کردووە ئەو نەقسەی کە لە دۆلارە بەرز بۆتەوە بەو شێوە بێتەوە تایم باش کاک سۆران لە نێو مارکێتەکانە یەکێکتر لەو خاڵانی کە پێم خۆشە بەڕێستان ئاماژەی پێبن دیاریکردنی نرخ یان بڵێم هەڵواسێنی نرخەکانە ئێوە یان بڵێم لیژنە هاوبەشەکانی قایمقامێت سەرجەم مارکێتەکان ئاگادارەکەن یان ئیجباریانەکەن بۆی کە نرخ هەڵبواسرێ کاتێکە کڕیارێک دەچێتە نێو مارکێتێکەوانێ بزانێت کە ئەم شتە نرخەکەی چەنە و چۆنە بۆی کە ئەگەر لەوە زیاتر بوو بتوانێەوە ئاگادار بڵێ یەکێک لە ئیشە سەرەکیەکانی ئێمە هەڵواسی نرخ یعنی تۆ بڕۆ بازار سێری لای بەربەلەدێک کە ئەم هەموو میوە فرۆشە هەمووی نرخی هەڵواسیوە چۆن مارکێتێکەوە کە 200,000 ئایتمی تایە هەمووی نرخی هەڵواساوە لەسەر ڕەفەکە جا ئێمە شتێکی تریژەکەین ینی بۆ ئەوی دڵنیا بین لەو نرخانە بۆ نمونە لیژنێکمان کاچێتە مارکێتی گەورەوە یان هەر شوێنێکی ترەوە بێ 50 ئایتمە با لەگەڵ خۆیان ئەیباتە سەر کاشێرەکە بزانێ ئەو نرخی سەر ڕەفەکە لەگەڵ کاشێرەکان مەزبوتە چکە ئێمە چەندها جار شوێنمان داخستووە جیاوازی نرخە بۆ لەبینی کاشێرەکە و لەبینی ڕەفەکانە بۆ نمونە مادەیەک لە ڕەفەکە نووسراوە 2500 دینار چۆتە سەر کاشێرەکە 3.5 بووە ئەمە یەکسەر داخستنی بۆ کرێ لەبەرەوەی دەقەشە لە هاوڵاتێکرێت هەندێک جا کڕیارەکە نازانێت چەند ئایتمێکە کڕێر وەکو بەڕێستانەڵێن پێی نازانێت یاوە تا بێ هەموو جارێ بەراورد نانە ئێستا زۆر باشە ئێمە زۆر دڵخۆشین بەوە هاوڵاتی یەکسەر سەیری قایمەکەیەکە ینی چەنە هەست کاڵەمان بواتوە توی ئەم مادەیە لە ڕەفەکەیە بە 1500 بووە لێ دوونی لێسن هیچ جیاوازێک هەیە مارکێتەکە گەورە بێ یا بچووک بێ لا کۆڵان بێ مارکێتی هیچ جیاوازی نییە ئێمە دوکانە بچووکەکانیش دوکانە بچووکەکانیش ئەبێ نەخەڵاس هەموو کردوشیانە ئەبێ بڵێ چکە تۆ هاوڵاتی ناتوانێت بچێ بڵێن ئەم شتە هەموو جارە بڵێ بەچەند چکە تۆ جاری وایە 20 ماداکڕی
جا تۆ هەموو مشتێک بچێ 20 جار بە کابرا بڵێ ئەمە بەچەند ئەو بەچەند ئەو کێشە زۆری تەنها دوکانە بەڕاستی لەبەر ئەوە ئێستا هیچێک لە ئەوەی نرخەڵەوە سرێمە ێستا پسول سەر پێچی بۆکەین یعنی هەچی شوێنە بۆ نمونە میوە فرۆشێ کە ئەچین چەندی مانگ بێ ئەبێ بەروارەکەی لەسەر بێت و نرخەکانیشی لابێ چونکە ئێمە هەموو ڕۆژە نرخی حەلوەمان بۆیت بەراوردی ئەو نرخاناکەین لەسەر ئەو نرخانەی کە لەسەر میوەکەی یا لەسەر لەوحە کاڵواسراوە. کاک سۆران ئەمە بۆ کاڵایەک یاخود بۆ شمەکێک کە نرخەکە دیاریکراو بێت یان بڵێ لە بەرچاوە بێت ئەی بۆ ئەوانی کە بە ئۆنلاین کارەکەن ئێوە ئەتوان کۆنتترۆلی وەزع بکەن ئەکەوێتە سەر ئەو کەسەی کە مامەڵە لەگەڵ ئۆنلاین ناکات بۆ نمونە بۆی پیجەکە نووسراوە ئەم مادەیە بە 10,000 دینارە وایە ئەگەر بۆ نمونە هێنای بۆت ئەو کەسە 15 لێسەنی ئەتوانێت سکاڵا بکات چکە تۆ ڕێکەوتوی لەگەڵیا بە 10,000 دینار سکاڵا بکە لای ئێمە ڕێکاری خۆمانەیە و چەندها شوێنیژمان گرتو لەسەر شتان. بەڵێ باش خاڵێکی تر کاک سۆران لەسەر غاز یان بتڵی غاز لەگەڵ هاتنی وەرزی سارد و سەرمایە هەڵبەت خوا زۆر لەسەر غازە بێ بە تایبەت بتڵی ماڵان کە هەندێک جار دەنگۆی ئەوە دروستە بێت کە ئەزمەی غاز دروستە بێ نرخ بەرزە بێتەوە یا هەندێک لە دوکانەکان کاتێک کە لە وەکیلەکانێک ڕم بە نرخێک وەرێگرێ بەڵام کاتێک کە دەیفرۆشێتەوە بە کڕیارەکە نرخەکەی زیاترەکە ئێوە لەو ڕوانی هیچ چاودێریەکتان هەیە توانیوتانە کۆنتترۆل بکرێت. ئێمە لێرەوە ئاگاداری هاوڵاتیان دەکەینەوە بتڵی غاز بە 500 دینارە هەچ کەسێک لەوە زیاتری کڕی وەکو ئاماژەم بێ ئەو ژمارە تەلەفۆنانەمان بڵاو کردێتەوە هەر نەبێت تەلەفۆنگەم بۆ ژمارەسا بەس بە شەرتێ ئەو کەسی کە پێی فرۆشتووە ژمارەی تەلەفۆنی عینوانێکیە بێ بۆی ئێمە دەست بەجێ بچینە هەر دوێنێ شوێنێکمان داخست لای فولکەی مامەڕیشە لەبەرەوەی غازی فرۆشتوو بەگران بە هاوڵاتی لەبەر ئەوە لێرەوە داوا لە هاوڵاتیانەکەین لە هەر شوێنەکە نرخی گرانیان بینی لە غازە فرۆشتیان بە 9,000 بە 9,500 یا بە 10,000 دینارپیان ئەتوانین پەیوەندیمان پێ بکەن و بەس تەنها عینوانی ئەو خاوەن غازەمان بنێ یا شوێنەکەی یان شوێنەکەی ئەوە بە دڵنیاییەوە لەبەر ئەوەی غازێکی زۆر هەیە هیچ جۆرە کێشەیەکمان نیە لە دابینکردنی غازە هیچ جۆرە کێشەیەکمان نییە لەوانەیە هەندێک کەس بۆ بەرزکردنەوەی نرخەکەی ئەم دەنگۆی بڵاوکەنەوە بەس ئێمە لە دڵنیایی هاوڵاتیان و بەرهەمەنەوتەکانیش هەم دوێنێ دڵنیایی هاوڵاتیان و قامەتیش بە هەمان شێوە و هەر کەسێکیش نرخ بەرزکاتەوە لە غازە ئێمە کەسەر هەڵسین بە حیجزکردنی سیارەکەی یان داخستی شوێنەکەی. باشە کاک سۆران خەریکە وردە لە کۆتایی تەوەرەکە نزیکە بینەوە ئەگەر بێمە سەر بەرزبوونەوەی بەهای دۆلار و ناجێگیریەکەی و کاریگەریەکانی و لێکەوتە نەرێنیەکانی ئەگەر بەهای دۆلار جێگیر بوو یاخود زیاتر بەرز بوانێ کاریگەریەکانی لەسەر بازار هەڵبەت بەڕێستان ئاماژەتان پێدا دەرئەکەوێت ئێوە وەکو لانی پەیوەندیدار هیچ پلانێکتان هەیە بۆ ئەوەی کە ئامادەکاریەکتان هەبێ ئەگەر نرخ لەمە زیاتر بەرز بوانێ یاخود بەهای دۆلار لەمە زیاتر بەرز بوانێ ئێوە بتوانن کۆنتترۆلی بازار بکەن یا شتێک لە دەسەڵاتی ئەوشان نابێتەوە حاڵەتە ئەزانین چیە یەکشت هەیە ئێمە ئاماژەمان بۆ داوە ئەم پارەیە لەلایەن حکوومەتی عێراقیەوەیە دابین نەکرێت بۆ بازرگان ئەگەر حکوومەتی عێراقی بەرزیکاتەوە بە دڵنیای شت بەرزە بێتەوە بەس تا ئێستا ئەوەی مایە دڵخۆشی دووبار و سێبارەکەینەوە تا ئێستا بە 146,000 دیناری گۆڕێتەوە بۆ هاوڵاتی و بۆ بازرگان ئەمە وای کردووە تا ئێستا نرخ وەکو خۆی بمێنێتەوە چکا کە تۆ بارزگانێکە ئاچی حواڵەیەکەکە ملیۆنە دۆلار بۆ پارێ بیاتێ ئەو ناتوانێت بیر بەرزیکاتەوە لە بازارە بەزەکەر لە حکوومەتی عێراقیە و بانقی مرکزیەوە بەهای دۆلار بەرز بووەوە ئەوە بە دڵنیایی و نرخ بەرزە بێتەوە بۆ نمونە بیرمان نەچێ ساڵی پات چەندها محاوەلەیان کرد کە نرخی دۆلار بکەن بە 130 و 125 و بیخەنەوە دۆخی جارانی چونکە قرارەکە بانقی مرکزی و کەس نەیتوانی لەبەر ئەوە تا ئێستا بانقی مرکزی و تا دوێنێش بۆ ئاماژەم پێیان لەگەڵ وەزارەتەکانیش ئێستا تەعامولەکە بە دۆلار ئەمە واکە نرخەکان بە جێگیری بمێنێتەوە دوای ئەوە ئەو بانقانەشی کە پارەیان سپی کردێتەوە ئێستا تەعاملیان لەگەڵان ناکەن لە بلاک لیستان ئەوانەی بە پێی پێویستی خۆیان کە دابینیان کردو بۆ نمونە بانقی مرکزی جاری وایە 200 میلیۆن دلار خاتە بازارەوە جاری وایە 150 میلیۆن خات جاری ئێستا زۆر کەمە ئەوێ ئەو پشێوی کە لە بازارە هەیە نەیهێڵێ چکە ئەوان ئیجراعاتی خۆیان نەکەن لەگەڵ ئەو کەسانی کە تەعاملیان کردو بە دۆلارەوە جاری وایە کە نردویانە دەرەوەی هەرێم بۆ نمونە بۆ وڵاتی ئێران چووە بۆ سووریا چووە چکە بیرمان نەچێ ئێستا پارەی عێراقی لە ناو ئەم زۆنەی خۆمانە لە ناو سووریا و تورکیا و ئێرانوانەیە باشترین بەهای هەیە یعنی تۆ ئێستا لیرەی لوبنانی لیرەی سووری لیرەی تورکی سەیریکە لیرەی ئێستا توری گەشەدا 1,720 من ئەوە تا لە 4 و 200 خۆشی ناگرێ ڕوا بۆ بەرزتر
ئەمە وای کردو بەهای دیناری عراقی بە شوەیەکی زۆر باش بمێنێتەوە بەو دەعمەی کە حکوومەتی عراقی کات بۆ مەبەستەکەی من ئەوە بوو کاکسۆران وەڵامێکی دیاریکراون وەرنەگرت بەڵێ. ئێوە هیچ پلانێکی پێشوەختتان هەیە لە ئەگەردانی لە ئەگەری بەرزبوونەوەی زیاتری بەهای دۆلار و بەرزبوونەوەی نرخدا ئێوە هیچ پلانێکی پێشوەختتان هەیە بتوانین یاخودەوە تا لەگەڵ ڕۆژە نیە لەگەڵ بازارە لەگەڵ بازارە ئەڕۆین چکە من ئاماژەم پێ پارەکە لای ئێمە نییە لای حکوومەتی خۆبان نییە لای حکوومەتی عراقیە پلانەکە ئەوەیە ئێمە نێڵین بۆ نمونە ئەگەر دۆلاریش بەرز بووە ئەگەر مادەیە 500 بچێتە سەر سەلامێ بڵێ 1000 ناری خەمەسەی لەوای ئەتوانی لەبەرو ئێمە داوای مەنەفێست و داوای کڕینەکەین لەو کەسی کە ئەو مادە خۆراکیانە ئەهێنێتە ناو شاری سلێمانی هەرچەند بە ناڕاستەخۆ ڕەنگە کاریگەری هەبوو بێ بۆ هاوڵاتیان بە تایبەت ئەوانەی کە یەکەکانی نیشتەجێبوونیان کڕیوە و قیستی مانگانە ئەدەنەوانێ بەرزبوونەوەی بەها دۆلار هەڵبەت کاریگەری لەسەر ئەوانە بێت لەو ڕۆ هیچ ئەکرێت یاخودەوان عەقدێکی نێوانیانە عەقدی بینی ئەو دوو کەسێ ئەتوانن بڵێن ئێمە بەم شێوەیە پارەکە ئەین یا بە دیناری عێراقی بڵێن بشکێنەوە یان وەختی خۆشی ئەو کێشەیە ڕوویە زۆر خاوەن پرۆژە هەڵەسێکی باشیانە بوو بەو 120,000 یا 120,000 بۆیان شکاندنەوە کەوپاری لەیان ماوە دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ تەواوی زانیاری و ڕوونکردنەوەکانت سۆران عەبدولغەفور کابڕێزیان بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانە سپاس بۆی کە لە بەشەی بەرنامە لەگەڵ ئێمەدا ئامادە بوون بەڵێ ئەزیزان ئەچینە لای بابەتێک کە کۆنگری ڕۆژنامەنووسی هۆگر عەزیز کە وتەبێژی پۆلیسی هەولێرە لە چەند ڕۆژی ڕابردووە وەک لە پێشێکیەکەدا لەسەر تەوەری دووەم ئاماژەم پێدا کە تایبەتە بە کوشتنی یان ئەو باوکەی کە دەستی چووە کوشتنی کچەکەی و بە دڕندانەترین شێوە کوشتی تەنانەت جەستەشی شێوان باجارێ کۆنگری ڕۆژنامەنووسیەکەی ببینین دواتر لەسەر بابەتەکە میواندمان دەبێت و قسەی لەسەر دەکەین. هەینی 6/1/2023 لە شاری هەولێر ئاگادار کراینەوەکەوە تاوانێکی کوشتن ڕووی داوە لە گەڕەکی مفتی دەست بەجێ هێزەکانمان لە بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر گەیشتنە شوێنی ڕوودا و دەستکرا بە لێکۆڵینەوە سەرەتایی تا بە زووترین کات بۆمان دەرکەوتکەوە کەسێک بە ناوی با فاعین تەمان 35 ساڵ هەڵساوە بە کوشتنی کچەکەی تەمەن 14 ساڵ بە ناوی ڕەها بە شێوەیەکی دڕندانە و پێش کوشتنی ئەشکەنجەی داوە و پاشان کوشتێتی. هێزابکانمان بڵاویان پێکرا لە ناو شاری هەولێر و دەوروبەری تا بەرەبەیانی ئەمڕۆ شەممە بۆ دەستگیرکردنی تۆمەتباری بکوش و ئەمڕۆ شەممە ڕێکەوتی 7/1/2023 تۆمەتباری بکوش کە ئێستا دەیبینن لێرە وەستاوە خۆی ڕادستی هێزەکانی پۆلیس کرد. پەراوی لێکۆڵینەوە بۆ ڕێکخراوە و ڕەوانی دادگا کراوە تاکو دادگای لێکۆڵینەوە هەولێر بۆ ئەوەی سزای یاسایی خۆی وەربگرێت.
بەڵێ بەڕێزانەوەی کە بینیتان کۆگرێ ڕۆژنامەوانی هۆگر عزیز بوو کە بەڕێزیان و تەبێژی پۆلیسی هەولێرن لەسەر کەیسەکەی چەند ڕۆژی ڕابردوو کە باوکێک دەستی چووە کوشتنی کچەکەی یان کچە تەمەن 15 ساڵانەکەی بەداخەوە لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین لە ڕۆی یاسایەکەی و هەڵبەتە ئێمە قسە لەسەر بابەتەکە دەکەین کە ئایا ئەم جۆرە کەیسانە لە ڕووی یاساییەوە چۆن مامەڵی لەگەڵدا دەکرێت لە ڕووی یاساییەوە کە چەندین جاری تر یاخود وەکو پارێزەری کەیسەکەی ڕووداوەکە دەڵێت پێشتر 7 جاری تر فەرمانی دەستگیرکردن بۆ ئەم کەسە بۆ ئەم بکوژە بۆ ئەم باوکە هەبوو بەڵام دەستگیر نەکراوە ئەوەی کە جێگەی سەرنج و تێڕامانی هاوڵاتیانە ئەوەیە کە بۆچی هەتا ئێستا لەسەر یەکێک لەم کەیسانە لە ماوەی ڕابردوودا دەستگیر نەکراوە هەتا کارگەیشتە ئێستا بەداخەوە کچەکەی خۆی لە ناو برد و کوشتی بە دڕندانەترین شێوە و لەگەڵەوەدا ئەگەر بێت و پێشتر دەستگیرکرا کار دەگەیشتە ئەم بارودۆخی ئێستا بێگومان نەخێر خات و دێژین دروستە؟ میوانەکەشمان خات و دێژین نەجمەدین کە بەڕێزیان پارێزەرن لەم بەشەی بەرنامەکە لەگەڵێمەدا ئامادەیە خات و دێژین بانی باش و بەخێراتی زۆر سپاس هەر ڕاستەوخۆ بۆ پرسیارە دەست پێ بکەم خات و دێژین بوونی کەیسێکی لەم شێوەیە لە ڕووی یاساییەوە بۆ ئێستا چۆن مامەڵی لەگەڵدا دەکرێت؟ بەڵێ بەداخەوە بوونی کەیسێکی لەم شێوەیە دادگا خاتە ژێر بەرپرسیارەتێکی زۆر گەورە و کاریسەیەکی زۆر گەورەیە توانم بڵم کارەساتێکی زۆر گەورەشە کە جیهەتی مختص هەڵنەساوە بە کاروبارەکانی خۆی و بە وەکو لە راپۆرتەکە شابینیمان کە ئەم کەسا ئەم تۆمەتبارە چەند کەیسێکیشی لەسەر بۆ و تا ئێستا دادگا بۆ فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرنەکردەوە و بۆ دەستگیر نەکراوە بەڕاستی بەپی ئەوانی کە بڵاو کراوەتەوەنێ و پارێزەری کەیسەکە لە فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرکراوە بەڵام دەستگیر نەکراوە پێتان وایە هۆکاری دەستگیر نەکردنەکەی بۆ چێگەڕێتەوە؟ بەڕاستی کەم تەرخەمیکی زۆرە لەم کاتەیە دادگا کەوێتە ژێر بەرپرسیارەتێکی زۆر گەورە و بۆچی دەستگیر نەکراوە ئام کەسە توانیوێتی بڕاتە دەرەوەی وڵات نەخێر هەر لە ناو کوردستانە بووە بۆچی دەستگیر نەکراوە ینی ئەوە بەڕاستی پرسیارێکە ئەبێ لە دادگاکان بکرێەوە بێ لە جێهای مختص بکرێ بۆچی دەستگیر نەکراوە بۆ نەیانتوانیەوە دەستگیری بکەن. بەڵێ بەپی قسەی کەسە نزیکەکانی بە تایبەت پێم وابێت خوشکی بکوژەکەیە کە دەکاتە پوری منداڵەکە دەڵێ ئەمە چەند جارێکی تر ئەم حاڵەتی دووبارە کردوتەوانێ لێدان و یاخود ئەشکەنجەدانی منداڵەکانی بەڵام لە هەمان کاتیشدا کاتێک کە فەرمانی دەستگیرکردنەکە بۆ ئەم کەسە دەرچووە ئاسایش و پۆلیس و لانی پەیوەندیدار چوون بە دوای ئەم کەسەدا بگەڕێن خوشکی پیاوەکە بڵێ خوشکی بکوژەکە و توێتی لێرە یاخود ماڵی بار کردووە شاردنەوەی بابەتێک یان شاردنەوەی بکوژێک لە ڕووی یاساییەوە چۆن سەیرەکرێت؟ بەڕاستی من ئەوە نازانم بۆ مبەڕێکی زۆر لاواز دەزانم کە بڵێ ماڵی بار کردووە ینی ئەگەر کەسێ لە شوێنی ماڵەکەی خۆیان نمێنێ ئایا ناتوانێت گەر بچێتە گەڕێکێکی تر دەستگیر بکرێت چۆن شتی وابێ ناتوانرێت کە ئەخبار بدرێ بە سەرجەم بازگەکان کە ئەم کەسە هات ئەمە تۆمەتبارە بیگرن ینی ئەمە بکوش لە دەرەوەی وڵاتیش دەستگیرێت تۆ لە نێو هەرێمی کوردستان و لە هەمان پارێزگا ناتوانێت ئاسایش و پۆلیسولانی پەیوەندیدار بەڕاستی ناڵم ئەمە دادگا و جهەتی مختەزە خاتە ژێر بەرپرسیارەتێکی زۆر گەورە و کەم تەرخەمیکی زۆر گەورەش لەبەرەوەی هێزەکانی پۆلیس و ئاسایش بە دڵنیاییەوە توانن هەر تۆمەتبارێکیان بێ ئەگەر ئیشەکەی خۆیان زۆر بەجددیات بکەن ئەتوانن دەستگیری بکەن. باشە بکوش هیچ بکوژنا ئەو کەسێک کە بکوژە شارێتەوە لە ڕووی یاساییەوە هیچ سزایەکی لەسرە ئەگەر هەیەی سزاکەی چی ئەبێت؟ من لەم کەیسەیە شاردنەوەی تیان نابینم کەم تەرخەمی جهەی مختصی تیابینم ینی ئەم کەسا تەنها لە ماڵەکەی خۆیانە بووە بەڵام خۆ لە شارەکەیە بووە خۆ سەفەری نەکردووە ینی ئەمە شاردنەوەی تیان نابینم. ئەمە لەم کەیسەیە بەڵام لە کەسێکی تردایە لە تاوانێکی تردا بنمونە ئەگەر کەسێک بکوش بشارێتەوە بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر بە قسە بێ یاخود ئەگەر بەکردەوە بێ لە ڕووی یاساییەوە چۆن سەیرەکرێت سزای هەیە؟ ئەزانی چۆنە خاتون ئەگەر ئەو کەسە ئایا ئەو دقەی کە چوونەتە ماڵەکە و کە خوشکەکەی و توێتی لەوێنیە کە چوونەتە ماڵەوە ئایا ماڵەکان پشکنیوە ینی من بەڕاستی و تەفاسیلانە نازانم لەبەرێ من خۆم لە کەیسەکانیم ئایا سەیریان کردو تا بیشارێتەوە یان ئەوە تا لە دەرگایان ناو کە دەرگا کراوە توێتی لێرە نییە
یعنی ناڕوونیەک لە کەیسەکە هەیە بەڕاستی بۆی من ناتوانم بەوازحی لە مۆزوعەکە بگەم بەڵام ئەوەی من ئەیبینم وەکو پارێزەرێک کەم تەرخەمەیەکی زۆر بەڕاستی بە قەزیەکە و بە دۆستەکەەوە دیارە. ئەم کەیسە هەرچەند ئاماژە بەوە درراوە کە دەڵێن چەند جارێکی تر ئاگادارکرانەوە تا پارێزەری کەیسەکە دەڵێت 6 مانگ پێش ئێستا من ئاگاداری لانی پەیوەندیدارم کردوتەوە کەوتمان منداڵانە ژیانیان لە مەترسیدایە. ئەگەر ئەم کەیسەش نەبێ کەسێکی تری لەم شێوەیە بێ کەسێک یان دراوسەیەک کەسێکی نزیکی ئەم منداڵە یاخود هەر کەسێکی تر بێ لایانی پەیوەندیدار ئاگادار کاتەوانێک کە باوکێک یان دایکێک مامەڵێکی نەگونجاو لەگەڵ منداڵەکانیان دەکات لە ڕووی یاساییەوە ئەو ئەم کاتە چۆن مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخەیەکرێت. بەڵێ پێش بەڕاستی کۆچکردنی کوژراوەکە ئەگەر هەر کەسێکە بۆ ئەوەی بکردا ئەو کاتە چۆ یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی خێزان بەڕاستی ئەو کاتە ئەیانتوانی یان ئەوە تا مامی یان هەر کەسێکی کا یان منداڵەکە خۆشی لە قانونی ئوسوڵ محاکەماتی جەزاییە دەڵێ متەزەرر بووی هەیە شەکوا بکە پێم وابێ ئەو منداڵە 16 ساڵیش بووە. 15 بۆ 16 بووە بەڵێ ئەتوانێت بڵین بڕاتە بەردەمی دادگا ئەو کاتە قاسرین لەسەر ئەم شەکوایەتە جواب و داواکاری گشتیش تحریکی شەکواکە ئاکات چکە ئەمە ئەبێ بیرمانە چی ئەمە حەقێکی خاصە بۆی داواکاری گشتی لەم کاتیا تەنها ئەتوانێت تحریکی بکە ناتوانێت بێ بە تەڕەف لەم داوایە بەڵام ئەتوانێت تحریکی داواکە بکە و هیچ کەسێک یعنی ئەگەر پێشتر ئەمایان بکردە ئەچۆ بابی دۆسی بۆ کرایەوە ئەو کەسە ئەو تۆمەتبارە ئەچۆ بابی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی خێزان و ئەشیانتوانی و بەڕاستی دۆسیەکە کەیسەکە نەئەگەشتە ئەوەی یعنی بەڕاستی و کوژرانەی لێ ئەو کوشتنەی لێ بکەوێتەوە باشتر بوو بەڵام وەکوی کە نەیان کردو ئێستا بەڕاستی تاولۆ مادەی دەرچوو بۆ تا یاسای سزادانی عراقی 406 ئەوەی کە سەیرە لەم کەیسەیە ئەوەیە کە ئەم بکوژە پێشتر حوت کەیسی تری هەبووە حوت جاری تر فەرمانی دەستگیرکردن بۆ ئەم کەسە هەبووە کە خۆی نێاوە بەدەستوانێ خۆیان وتنی کە دەڵێ هەڵهاتویان خۆی شاردۆتەوە بەڵام لەم حاڵەتیانە و لەم کەیسیانە لە دوای ئەوەی کە ئەم ڕووداوای لێکەوتوتەوانێ خۆی ڕادەست کردوانی جارێکی تر پۆلیس بۆ خۆی نەچوە بە دوایە بگەڕێت و دەستگیری بکە خۆی هات و خۆی ڕادەست کردووە ئەمە چ جیاوازیەکمان بۆ دەرەخات. وڵی ئیتر نازانم ینی ناڵم لەم کەیسە بەڕاستی تێناگەم من کەیسێکی ئالۆز و تێناگەم ینی بۆچی ئاوا بووە یان ئەوە تا ئێستا لە بەروەی ینی تازە کوشتێتی دەستی چۆتە کچەکەی خۆی بۆیە بە ناچاری ئەگەر ئەمەی بکردبێ بۆ پۆلیس هەر نەچوە و نەیتوانی و دادگا نەیتوانیەوە ئەمە قەبزی بۆ دەرکا و ئەمە قەبزەکەشی جێبەجێ نەکردووە کەم تەرخەمەیەکی زۆرە و هیوادارم لەم و دووادادگا سەروەر بێ لە محاکەمەکردنەکەی لەو شتانی کە زۆر ئاماژەی پێدەکرا لەم چەند ڕۆژەیە و بە تایبەت کەسە نزیکەکانی لە لێدوانەکانیان دەیانوت کە ئەم بکوژە بەردەوام چەکی پێ بووە لە کاتێکیشدا ئەگەر بکەوتاتە مەفرەزێکەوە یا شوێنێکەوە چەکەکەی لێوە بگیرا یا ئەوە تا چەکێکی تری بۆ داهات یان ئەوە تا چەکەکەی لە ماوەکی کەمدا لە دوای سەعاتێ 2 ساعت چەکەکەی بۆ داهاتەوە کە ئەمەش جارێکی تر بۆ خۆی جێگەی سەرنج و تێڕامانەکە بۆچی تو کاتێک دەست بەسەر چەکەکەدا دەگرێن لە دوای 2 ساعت چەکەکەت ئێنەوە. ئێمە یاسایەکمان هەیە یاسای پێما بێ هەموار کرایەوە لە یاسای ژمارە 2 ساڵی 2022 لە ڕووی یاسای چەک چی باس کراوەتە خاڵەکان چی دەڵێ لەسەر یاسای چەک؟ یاسای چەک چەند بڵێن عقوبەیەکی داناوە کە لە 5 ساڵ زیاتر نەبێ عقوبەکەی بەڵام کێشەکە ئەوەیە ئەمە بۆ هەموو کەسێک بەڵام کێشەکە ئەوەیە ئەم کەسە هەر نەچۆتە بەردەمی دادگا و ئەگەر لەسەر یەکێک لەو کەیسانە دادگایی بکرای وەکو پێشینەیەک بۆ حساب بوو ئەو کاتە ئەگەر هەر دۆسێکی کەی لەسەر وایە هەر کەسێکی کەی لەسەر وایە ئەم کەسە پێشینەی هەبوو عقوبەکەشی مشەدەدترە بوو یعنی قورستر ئەبوو بەڵام هیچ شەکوایەک یعنی لەسەری نەکراوەتەوە یانەوە تا لەسەری کراوەوە دەستگیر نەکراوە هیچی لەسەر نەبووە یعنی ئەگەر ئەمە بەمە بێت کە پۆلیس ئاماژەی پێکردووە کە حەو دۆسیە پێم وابێ حەو کەیسی لەسەر بووە ئەگەر لەسەر یەکێکیانیش دادگایی بکرایە ئەو کاتە ئەوانی کەشی قورستر ئەبوو یعنی حکم ئەدرا قورستر ئەبوو بەس لەسەر هیچ شتێک دادگایی نەکراوە نەچۆتە ینی نازانم بەڕاستی لە ڕووی یاسای بەکارهێنانی چەکەوە کێ ئەتوانێت کە چەک بەکار بهێنێت کێنەوە کەسانی کە بۆیان نیە و ناتوانن چەک بەکار سزاکانیشی چیە بێوتت؟
5 ساڵ بەڵێ دادگایکردنەکەی لە 5 ساڵ زیاتر نەبێت ئەوە ئەکەوێتە دادگای کەچنەوە و هەموو کەسێک کە چەک بەکارێنە پێویستە مۆڵەتی هەبێت تەبعانەوەش بە یاسا دیاری کراوە و جیهەتانی بوونمونە هێزەکانی ناوخۆ ئەو کەسانی کە دیاری کراون ئەتوانن مۆڵەتیان هەبێ و چەک بەکاربێنن بەڵام هیچ کەسێ بەبێ مۆڵەت ناتوانێت چەک بەکاربێنێت و هەر کاتێ هەر کەسێکیش دەستگیر بکرێت لەسەرەوەی چەکی پێوێت بێگومان دادگاییەکە ئەو 5 ساڵی کاماشت پێدا لە کاتێکە ئەگەر کەوتێ بە کەتنێک حسابە کەتنەکە ئەگەر کرابێ یا تاوانێکی کردوێ 5 ساڵە یاخود تەنها بەکارهێنانێکی هەڵگرتنی چەک بەبێ مۆڵەت عقوبەی لەسرە هەڵگرتنی بەڵێ بێ ئەوەی ینی شتێکیشی پێکرد بەبێ مۆڵەت چونکە هەر کەسێ چەکی پێویستە مۆڵەتی هەبێ ئەبێت مڵەتی بێت دادگاکان بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی پارێزگاکان پۆلیسی تایبەت بە خۆیان هەیە لە کاتێکا کە فەرمانی دەستگیرکردن بۆ کەسێک دەردەکەن پۆلیسی تایبەت بە دادگا بڕوات ئەو کەسە دەستگیر بکات یاخودەوە تا هێزەکانی ترمکار ئەنجامەدەن وەکو لانی جێبەجێکار بەڵێ دادگاکان پۆلیسی تایبەتمەندیانێ و دادوەریش دەسەڵاتی ڕاهای هەیە هەنێ کەسی شەیە کە بڵین پێویستە کاکە ئاسایش تەداخڵکە و کاتت لە ڕێگەی دادگاوە هێزەکانی ئاسایش ڕۆلی خۆیان نەبین و پۆلیسیش ڕۆلی خۆی دەبینە هاوکاری یەکترین کە دادگاکان بۆ خۆی پۆلیسی تایبەت بە خۆیان هەیە هەر دادگا نەبووە هەر دادوەر نەبووە بڕیاری دەستگیرکردنی بۆ ئەم بکوژە دەرکردو بۆچی پۆلیسەکانی تایبەت بە دادگاکان بۆ خۆیان نەچوون ئەو کارە ئەنجام بن پێتان وایە دەستێوەردانێک هەبێت لەو بابەتەیە وڵی من دووبارەڵم کەم تەرخەمیەک و دەستێوەردانێکی بە دڵنیاییەوەتیە لە بەرەوەی جێگەی پرسیارە لە لای هەمومان و کەسیشمان حالێن ناتوانین جوابی وەڵامە بینەوە ئەو پرسیارە بینەوە کە کەم تەرخەمەیەکی گەورە بۆچی وا بۆ نازانم لەسەر کەم تەرخەمێکی لەو شێوەیە کە ئاماژێ پێدەدەی پێویست ناکات بۆ کەیسێکی لەم شێوەیە کە کەیسێکی ئالۆزەوە هەروەکو جەنابیشتان باسان کردو چەند کەسێکی تریش لەو ڕوانێ ئاراستیان کردووە کە دەڵێ ئەم بکوژە چەند کەسێکی تری لەسرە پێویست بەوە ناکات کەلیژنەیەکی تایبەت دروست بکرێت ئەم کەیسە هەڵسەنگێنێ بزانێت کەم تەرخەمێکە چۆن بووە لەکووا بووە چی بووە پێویستە چی بکرێت لەسەر بابەتەکە وڵی بەداخەوە کە دادگا خۆی نتوانێت بکوژێک دەستگیر بکات ینی نازانم چ لیژنەیەک چ دەسەڵاتێک لەسەر و دەسەڵاتی دادوەری گەورەترە بەڕاستی دەسەڵاتی دادوەری دەسەڵاتێکی زۆر ڕەهای هەیە یعنی ئەتوانێت خۆی هەموو کێشەکان یەکلا بکاتەوە کە خۆی نتوانێت ئەوە یەکلا بکاتەوە نازانم ئەبێت چ دەسەڵاتی چ لیژنەیەک ئەبێت چی بێ ئەگەر دەسەڵاتی دادوەری خۆی نتوانێت ئەم کەیسە یەکلا بکاتەوە نازانم من زۆر قەنەعەتم بۆ لیژنانە نییە کاتە ئەگەر لیژنەکەش دروست بکرێ ناگەیتە نەتیجێکی بەڕای من یعنی ئەو بەڕای منە ڕای شخصی خۆمە دەسەڵاتی دادوەری بێ خۆی ممارەسەی ئەو ئیشانەی خۆ بکات زۆر زۆر بەباشی خۆی باشە بۆ لەمە دووە پێویستە چی بکرێت بۆی کە حاڵەتی تری لەم شێوەیە دووبارە نەبێتەوە لە هیچ شوێنێکدا ئەو بەتایبەت لە هەرێمی کوردستان پێویستە دەسەڵاتەکان بە شێوەیەکی جددیانەتر و باشتر ممارەسی دەسەڵاتەکانی خۆیان بکەن و دەسەڵاتی دادوەری و دادگاکان کەسێکی لەم جۆرە ئەگەر ئێمە زووتر مامەڵەمان لەگەڵا بکردا ئەگەر زووتر دەستگیر بکرا ئەگەر زووتر بەهانایەوە وەکوی لە وتەکانی دایکی بکوژەکەش دایکی بڵین کوژراوەکە جۆم لێگرت کە ئەو دەمێکە کەیسەکەشی لە دادگایە کەیسی جیابوونەوەکەی ئەگەر زووتر بەڕاستی بەدەمیەوە بەهاتنایە و زووتر و زیاتر و تونند و تۆڵتر کەیسەکە بڕۆشتایە بەڕێ ڕاستی خۆیان تەسەڵمە کارەساتێکی لەم جۆرە قەت دروست ناوە باش لە قسەکانە و لە لێدوانەکانە کە هەم خێزانی بکوژەکان بڵێ دایکی منداڵەکان لە کەسە نزیکەکانیشی ئاماژەی بۆ تا بە تایبەت دایکی منداڵەکە کە دەڵێ منداڵەکانی لە لای باوکیان بوون پێتان وایە کە ئەمە لە ڕێگەی یاساوە ئەم شتێک لای کراوەتەوە منداڵەکان چوو بێتەوە لە لای باوکیان بۆ بێتن ئەگەر حاڵەتێکی لەم شێوەیە هەبێ کە دادگای ئاگادار کردایەتەوانێ لەسەرەوەی کە ئەم باوکە یاخود هاوسەرەکەی بەم شێوەی مامەڵیان لەگەڵ دەکات دادگا منداڵەکانی نەدەدایەوە بە دایکەکە لە کاتێکدا کە باوکەکە بەکارهێنەری مادەی هۆشبەرە بەڵێ یەکێک لەو خاڵانی کە لە یاسای ئەحواڵ شخصیە هاتووە منداڵ کە دەدرێ بە دایک جارێ ئەوزەڵێت ئەسڵەن بۆ دایکە دایک منداڵەکان وەربگرێتەوە بەڵام کاتێک ئەدرێ بە دایکیان بە باوک ئەبێت
حياتی لای باوکی بۆ نمونەیان لای دایکی حياتێکی زۆر مستەقڕی هەبێت ئەبێ ژیانی خۆش بێ سەقامگیر بێ ئەبێ هیچ تونند و تیژێکی لەسەر نەبێ و حتا ئەبێت ژوورێکی تایبەت بە خۆی هەبێت کەم تەرخەمیەک لە حياتی ئەو مناڵە لە ژیانی ئەو مناڵایە نەبێ من لەم حاڵەتەیە کە ئەم تۆمەتبارە ئەم شتانەی لەسەر بۆ چۆن ئەو مناڵە لە لای ماوەتەوە ئایا ئەم ژنا کەیسەکەی لە دادگا بووە و تیادا لە کەیسەکەشە بەوتەی یعنی بەوتەکانی خۆی کە من گوێم لێگرت چکە من ئاگادار نیم ئەڵێ لە کەیسەکە کە ئاماژەی بۆ کردو کە بڵین هاوسەرەکەی تونند و تیژی بەرامبەر کردووە کە لی داوە کە زۆر شتی تری باس کردووە ئایا دەستگا بۆ بە موقت قەرارێکی دەرنەکردووە کە ئەو مناڵانە باتەوە بەدایکی هەتا هیچ نەبێ هەتا یەکلاکردنەوەی کەیسەکە بەڵێ تا یەکلاکردنەوەی کەیسەکە نازانم ینی بەڕاستی سەر لەبەری ئەم مەسلەیە کەم تەرخەمیە زۆر زۆری ئەیگەڕێنی تۆ بۆ کەم تەرخەمەکە لە هەندێ کەیسی تردا یا لە هەندێ حاڵەتی تردا و لە هەندێ ڕووداوی تردا ڕەنگە تەرەفی هەردوو لە کەمتر ئەم کەیسە بەرنە دادگا بە لای خۆماڵە سڵحی ئاشاری بە دانیشتنی خێزانی ئەم بابەتە چارەسەرکەن پێتان وایە نەبوونی متمانەیە بە یاسا یاخود هۆکاری تری هەیە خۆ لەم کەیسەیە متمانەیان هەبوو بە یاسا بەسم ئەم کەیسەنیە بە تەنها بەگشتی لە حاڵەتێکە لە ڕووداوێکە بەڵێ بەگشتی وایە بەڵام دوو کەیسی ئاوایە کەوا لە کۆمەڵگەکە بەڕاستی کە ڕوونەکاتە دادگا خۆ لەم کەیسەیە بۆ نمونە خێزانی ئەم تۆمەتبارە متمانەی هەبوو بە دادگا کەیسەکەی بردوتە دادگا بەڵام دادگا کەم تەرخەم بۆ یەک لای نەکردوتەوە ینی ئەگەر حتا لە داوای ئەحوا شخصیەکەشی و باری کەسێتیەکەشیەوە لە داوای جابوونەوەکە و ئێمە لەو ڕوانگەیەشەوە سێری بکەین ئەوبوو بە موقەتیش بێ و مناڵانە دادگا وەری بگرێت وەری بگرێت بیاتەوە بەدایکەکەیان بیا بە کەسێکی کە هەتا کەیسەیەک لا بێتەوە کەواتە ئەمە ئەوە دەسەلمێنێ بە تایبەت لەم کەیسە یاسایش سەروەر نەبووە بەداخەوە دەستەکانە خۆش بێ خات و دێژین زۆر زۆر سپاس مادومان کردی هیچ خاڵێک هیچ بابەتێک هیچ شتێکت هەیە لەسەر بابەتەکە و بە شێوەیەکی گشتی لە ڕۆیاسایەکانەوە بتەوێکە ئاماژەی پێبیت زۆر سپاس دەکەم بە هیوام کەیسی وا و بابەتی وا بەڕاستی قەت دووبارە نەبێتەوە دواناخۆشی بێ لە کۆمەڵگاکەمانە ئینشاڵڵا ئەمەش بە هیواین زۆر سپاس بۆ خات و دێژین نەجمەدین کە بە ڕێزیان پارێزەرن لەم بەشەی بەرنامەکە لەگەڵ ئێمەدا ئامادە و سپاس بۆ ئێوەشکات تا ئێستا بینەرما بوون کاتێکی خۆشخواتان لەگەڵ